دەکەوتانên سیاسی و قانونی و دەستوریت گۆڕەپانە سیاسی عێراقیدا ڕۆژ بە ڕۆژ ململانەیەکە تند و دژوار دنابەرە بەغدا و هەولێردا پەیدا دەبیت بە بەهانە و زەمینەیەن جوداجودا. ڕاپرسیە هەرێما کوردستانê حکوومەتە ناوەندیت کەتە باشترین دەلیڤە و کارتەکە فشارێ لەسەر حکوومەتە هەرێما کوردستانê نەهاژی کردە کارتەکە قانونی و دەستوری پرەیە دادگەها بلندە فیدراالە عێراقê ji بۆ هەلوەشاندنە ئەنجامی ڕیفراندۆمê و بە بریارێکی ڕیفراندۆم ناتەندروست قەلەمدا و هەلوەشاند بە بەهانەیە مەترسیش بۆ پارچەبوونە عێراقê. ئەvê biryarê karvedanên qanûnî û siyasî lekeftin lewma parêzerên dadgeha duhuk vî şêweyî vê biryarê qelem didin. يعني برأيه من اف بريار هات دانش محكمة اتحادي يعني برأيه من نا بريار ياسية احتمالا يا سياسية وكيف تبع مؤثرات وتأثيرات برأيه مفروض وصحنا باشو أبقية تناقض نفسها قد جبر في شندي عند بيجين يا مخالف قانوني أبغاك رأيك بسيطة قانوني. أسواق وباريزة بيجن نيا ياسية، جلا ياسية و نيا ياسية. ديار بريارة كسياسية جبركو دانانا دادگاه دستوری بری دانانا دستوری بو و بی بو دیف یاسای دستوری هاد و دانان يعني بس پای بریاره که یا سیاسیه جبرکو رفراندوم یا هات یا انجام دان جلای خلکی و خلکی بتنه ما في هاي هر في رفراندوم بحلوة شنيد چه دادگاه و چه حکمت و چه لایندی مافنینه رفراندوم بحلوة شنيد حتى کو دادگاه ما في بحلوة شنيد تشتكي يا رابردويا يا هات يا انجام دان و جه خوی گرتی و حتی رجاوت تو یا دیاره بریاره سیاسی بو. نعطا ما اف بریاره سیاسی بو و دادگاه عراقی و کمگوتی هرچند دادگاه که شروع یاسایی و نیا درسته و پیک هاتاوه نیا یاسایی و دستوریه همان دم شین بیجین افریقا کفت جیر هجمونا یا هزرا یا شوفینیا شیعی و یا طایفه گری و بگمان بریارت و حتی افروش نتزالانو هیچ خدمتک ناحیه دستوری و بو عراق پێناسا دستوری نەکریە. حکوومەتە هەرێما کوردستانی وڵایەنên سیاسی وەسا خۆیان دکەن ئەگەر حکوومەتە ناوەندی پێگیری دەستوری عێراقی کرد بە داخازی و مافên هاوڵاتیان کوردستانê جێبەجێ کربان مەپەنانەت برە ڕیفراندۆمê و گرژی و ئاڵۆزی بڤی شێوەی پەیدانەت بوون و نەتگەهشتنە vî ڕاددەی. دوێرەدا هاوکێشەیەکە زیانبەخشینێ پەیدا دبیت دنابەرە شەقامێ کوردیدا و شەقامێ عێراقیدا. بۆ بەغدا هەیە ئەنجامی ڕیفراندۆمێ بهەلوەشینێت دەستەوانەیە دادگەها بلندە فیدراالە عێراقی بۆ هەولێرجی هەیە نادروست و ناقانونی و نادەستوری قەلەم بدەت. بەغدا خوب براوەت زانیت و هەولێر خوب مەغدۆر. ئایا زیانبەخشن vê هاوکێشە سیاسی کراسێکی قانونی و دەستوری کینە و دێکی بن. سارتەها کورسات نیۆس دهۆک.